بەڕاستی خەڵک ئێستا لە دۆخێکی زۆر قورسایە، دۆخێکی زۆر گرانە، بەڕاستی خەڵک یعنی گوزەرانی نییە، حاڵی نییە، نەود نییە، غاز نییە، کارەبا نییە، بژێوی ژیان زۆر قورس بووە، معیشەتیش بەم وەزعە، سەی معاشکە، سەی کەیسا بۆ نمونەیەکی وەکو من کە موظفم معاش لە باتی مانگێ دواکەوت چەند ڕۆژێکیش دواکەوتە، کێڵێ ئەم ڕۆژ موچە ئەبێ بێنمە دوێنێ موچە نەبووە بێن بە خەڵک، بەڕاستی خەڵک وەزعی زۆر وێرانە، یعنی نەنەوت هەیە، نە غاز هەیە، یعنی نازانم هەستەکەم ئاگیان لە خەڵک نییە. هەستەکەم ئاگیان لە وەزعی خەڵک نییە، خەڵک زۆر وێرانە، بەڕاستی ئەگەر سیرێکی ماڵێکی خۆی بکە بزان مناڵی خۆی چۆن ئەژی، سێری مناڵێکی هەر خەڵکێکی ئاسایی بکە ئەگەتێکەڵ خەڵک ببێ باوەڕ ناکەم ئاوا لە میلەتەکەی بکە، ئەگەرێکە باوکی میلەت بێ ئەبێ ئاگای لە میلەتەکەی بێ، بەس بەڕاستی ئاگیان بەس لە میلەت نییە، شتێک هەیە ئەڵێ تێر ئاگای لە برسینە، بەڕاستی ئاگیان لە برسینە، خەڵک زۆر وێرانە، زۆر ینی حاڵی خەڵک زۆر شێواوە بەڕاستی. وەڵی تەبعەن هۆکارەکەی حکومەتە، لەبەرێکە لە حکومەت بژێویکی ژیان بۆ ینی مەسەلەن من فەرمانبەرێکم ئەگە بەس ئەم باش بێ بەڕاستی پەنابێ بۆ شوێنێکی تر، چەنە خەڵکێن معاشێکیشی نییە، چەنە خەڵک هەیە بەڕاستی معیشەتێکی زۆر وێرانی هەیە، کەسبکارێکی نییە، نەخۆشی هەیە، هەزارها نەخۆشی لە ماڵە کەوتووە، پارەی پێ خەستەخانە بچی 500 پێ بۆ کاتە ژوورەوە ناوکاتە ژوورەوە، ئەگەر حکومەت چای لە میلەت بێ، ئاگای لە خەڵک بێ، بەڕاستی ئەگەر ئاگای لە دەدی هینەکاڵێ، ئاگای لە وەسعی میلەتەکەی بوایە، ئاگای لە خەڵک بوایە، خۆشی تێکەڵمان بوایە، ئەیزانی کە حاڵی خەڵک چۆنە. وەڵی حکومەت هۆکارێکی سەرەکیە بۆی کە خەڵکێکی زۆر هەژار بێت، نەک یەک و دوان، هەموو کوردستان وایە، هەر چوار پەرچێک نازانم سێ کوردستانەکەی ئەچی بۆچی خەڵکی بڕاکرد بۆ دەرەوەی خارج، بۆ ئەڕوا، بۆ گەنج سەرگەردان بووە، وە گەنجێک وڵاتەکەمانە نەماوە، دی فەرموو گەنجێکم پێ بڵێ وڵی زۆر گەنج هەیە، یعنی بێئومێدە لەم ژیانە، مەکتەبی تەواو کردە فەرموو من چەند کەسی خۆم هەیە لە ماڵەوە دانیشتووە تعین نەبووە، معیشەتێکی قورسیان هەیە، بە کارێکی قورس بەڕێ ئەکەن، یعنی حکومەت ئاگای لە میلەتەنی ئەی دەکە بۆی بڕێ نابری با بەجێ بێڵێ وەڵڵا چوار گەنجی باشی چاک وەڵی گەنج من هەموو جارێک ئەڵێم کورد هەموو شتێکی پێ و داهێنان هەیە بەس نانێ ببێ، ڕازی نین کورد گەنجی چ بکە، ئەیانی هەر چەوساوە بن، هەر چەوساوەشین چەند ساڵ حاڵەمە حاڵی کورد بووە. والله خەڵک تا بڵێ خراپە، تا بڵێ بارودۆسی خراپە، ئێستا من بۆ خۆم مناڵی بێ باوکم هەیە، هیچ معیشەتێک و هیچێکمان نییە، وەزعیش بەم خراپیە، ئەبێت چە خەڵک چە حاڵێکی هەبێ، هەموو شت گرانە، مەسرف گرانە، هەموو شتێک گرانە، تا بڵێ من لە خۆمەوە سێرەکەم هەموو کەڵک هەزار ئێستا هەموو کەس نەدارە، وڵا حکومەتی هەرێم هیچ ئیش نەما، هیچ شتێ نەما، قابلێکی هۆکارە خۆمان نەمان بینێ داهاتمان لەکوێ بینی و هەر نازانین بە کوێ شاڕڕە، بۆ شوێچێ و لە شوێوە دێت، هەر لێشی نازانین تا چۆن ناباسیکەین، تەنیا و کەس نازانێت بە شوێ ئایبەن و خۆیان زیاتر، خەڵک بە ڕای من هەمووی هەستێت ڕێ پێوان کا باشترە، چێتە سەر جادە، کە خەڵک ناتوانێتەوە تەحملکەوە 2 ساڵی کە ئیتارەت کرد، دەتوانی ژیان ئاوانڕە ناڕوە. لە ئێستاە دۆخی هاوڵاتیان بە تایبەتی گەنج هەر زۆر خراپە، بێ ئیشیکی زۆر و لەگەڵی شاگرانیەکی زۆر گەنج ناتوانێت هیچ ژیانی خۆی دابین بکات، نەک مەسرفی خۆی، یعنی بێجگەلەوەی کە مەسرفی خۆی پێدابین ناکرا ناشتوانێت ماڵ دروست کات، ینی ژیانی خۆی بەڕێوە بەرێت، بە هەموو نوعی خراپە ژیانی خەڵک. سەبەبی سەرەکی هەژاری خەڵک حکومەتە، لە دوای حکومەت خەڵک خۆیەتی کە قبوڵی ئەم وەزعی کردو ئەم وەزعی ئاوا بڕوان، ینی تۆ سیر ئەەکەیت پیاوێکی پیرە کە مەفروضە ئەم پیاوە لە ماڵەوە دانیشێت و ئیتر تاوە ژیانی دابین کرێ، ئەو لەسەر جادە شت ئەفرۆشێت، ئەو ئەفرۆشێت، یعنی ئیشی وەوە ئەکات پاڵ بە عەرەبانەوە ئەنێت، لەگەڵ ئەوەشە ئافرەت ئەبینی لەسەر جادە دانیشۆ بەم سەرمایە سەوزە ئەفرۆشێ، ینی تۆ ئافرەتێکە تەمەنی هەیە مەفروضە لە ماڵەوە دانیشێت و ئیسراحەت بکات، نەک ئەوەی دانیشە لەسەر جادە لەو سەرمایە سەوزەوات ئەفرۆشە، ینی ژیانێک ئەبێ ژیانێک لەسەر ئەوە بێت چ ژیانێک بێت. ئەم مناڵانەی کە لەسەر جادەن ئەم مناڵانە خۆیان ئەبێت ئێستا بخوێنن، ینی کاتی ئەوەیانە کە لە مەکتەب بن، بەڵام تۆ ئەبینیت لەسەر جادەن و شت ئەفرۆشن، بەم سەرمایە مناڵێکی بچووک ئاوا لەسەر جادە زۆر زەحمەت، ینی تۆ حکومەت پێش ئەوەی کە ئاوا بینیتە سەر کامێرە و بڵێ ئەمە یارمەتیم یاوە مەفروضە خۆت پێشتر کردی بێتە بەر خوێندن، ینی ژیانێکی وات بۆ دابین کردی بێت کە ئەم مناڵە ئیتر خۆی واز لە خوێندن نێنێ، نەک ئەوەی پێویستی بەوە بێت لە مەکتەب بێتە دەرەوە و لەسەر جادە شت بفرۆشێت، ینی پێش ئەوەی تۆ ئەمە بکەیت و
پیشانی خەڵکی بی لە پێشەوە خۆت ئیشەکە دوا بکە کە مناڵەکە پێویستی بەوە نەبێتە سەرجادە پشگیری لە خەڵکەکەی نەکردو یعنی نەیتوانی پاڵپشتی خەڵکەکەی بکات و لە هێرش بیپارێزێت ئەو حکومەتی عنی حساب کە هیچ خەڵکەکەی بەرەو پێشەوە نەبردو یارمەتی خەڵکی نەیاوە عنی تۆ سێر ئەەکەی لە هەموو سنوورێکەوە تۆ هێرشە بۆیە لە هەموو سنوورێکەوە تۆ تۆباران نەکرێت یعنی ئەم خەڵکای هیچ پشتێکی بەوە قایم نییە بڵێ من حکومەتێکم هەیە و ئەتوانم ژیانێک بژیم کە عنی ژیان بێت. وەڵا بە شێوەیەکی گشتی زۆر باش نییە تر بڵێن لە دوو چینە لە دوو طبقایە چینێکی زۆر بەرزە چینێکشی زۆر یعنی وەسەتەکە ینی زۆر کەم بۆتەوە ئەجا بەبوونی بارودۆخە بەستەوەی کە بڵێن ئیمکانێتی هەیە و ئەوەی کە بڵێن باشە ئێتەوە بخۆی ئەژی بەزیتر زیاتر ئێمە چینەکەمان چینی هەژارە چینی مۆزەفە چینی فەرمانبەرە زۆر ینی خەڵک هەژار کراوە بە تایبەتی ینی لە سێرەکەی ژیانەکە زۆر قرس بووە جاران زۆر شتی بۆ دابینە کردی مەسەرن بڵێن لە نەوتە لە موچەی تەواوەتیە یعنی لە زۆر شتا بەس ئێستا تۆ هەموو مانگێک بڵێن لە کاتی خۆیان موچێکی تەواوەتی و باتێ پاشەکەوتەکانە باتێ نەوتە بۆ دابین کات مەسەن کارەبات بۆ دابین کامۆلی دەنەمێنێ ئەوت هەبێ ئێستانی ئێمە زۆربەی ینی موچەکەشمان کەوە دێگرین بە کڕێنی مەسەن ئاو بڵێن غاز نییە بەنەوت بە زۆر شتیکە یان تۆ نیوەی داهاتەکەت بەوانە ئەڕایانی فرێ ئەوە ناکەی بڵێن داهاتێکە هەبێ گەشتێکی پێ بکەی کە داهاتێکە هەبێ ڕەفاهات و ژیانێکی خۆشی پێ بکەی هەر ئەبێ ڕاکی بەدای ژیانە یعنی ئەوە زۆر قرس بەرەسە خەڵک داهات یعنی ئەگە حکومەت بێت و ئەو داهاتانە یعنی کە هەیەی کەوانی کە هەمووی مافی هەوڵاتیانە ئەگەر دابینی بکە بۆ هاوڵاتیان خەڵک وان نابێ خەڵکێک بەو شێوەیە هەژار نابێ بەنابەتەیش مناڵە سەرجادەیە خەڵکی فەقیر ژای پیر و پەکەوتە ینی هەمووی بەدای ژیانە ڕاکە هیچیشی پێ ناگە یعنی چکە ژیانەکە زۆر قرس بۆ بس بە ینی ژیانێکی زۆر قرس بەڕێیەکەین طبعاً وایە بەرزی دۆلار تاسیری هەیە لەسەر ژیانی ڕۆژانەمان چکە تۆ کە دۆلارەکە بەرزە بێتەوە نرخی کاڵەکانیش بەرزە بێتەوە نرخی خواردن بەرزە بێتەوە زۆر جار ژای مەجبوریشی یعنی تۆ شتە پێداویستی ڕۆژانە دەبێ هەمیشە ینی سەوزەی میوەیە گۆشتە شتانە پێویستە تۆ ڕۆژانە بیکەیت کە داهاتێکی ڕۆژانێتەوە ئەبێ هەت بێ بەڵام لەگەڵەوەشتا کە بەرزی ژەبێتەوە کە گرانی ژەبێتەوە هەرکە قورساقیتە سەر شانی خۆت طبعاً تاسیرە کاتە سەر داهاتە تاسیرە کاتە سەر ژیانی ڕۆژانت قورسە بێ ینی بۆ هاوڵاتیان بەڵێ بێگومان ئەوانەش زۆر تاسیری هەیە کە بڵێن هێرشەکان یعنی شەڕەکان هەمووی بێتە ئاوارە بوونێ بێتە بارگرانیە لە شارەکانەوە دیسانە بێتە بارگرانی بۆ سەر خەڵکەکە بۆ سەر بڵێن بازاڕەکە ینی زۆربەی کات دەبینی ئەوان ینی شتەکان خەڵکەکە شتەکان گرانەکان مەسە زۆربەی کاتچکە کە هێتە ناو شارەکە و زەختێکی زۆری لەسرە بێ تاسیرە کاتە سەر دانیشتوانی ئەو شارەش